سڵاوڕێ ساوڕێنی هێژا هیوادارم باش و تەندروست و سەلامەت من لە شوێنێکی دنیان. ئەمڕۆ هەموو ڕاگەیاندە کوردیەکان باسی کڕێنی ئەو بینایی مەسرور بارزانیان کرد کە ڕۆژنامەنووس زاک کاپلان بڵاوی کردێتەوە. من نامێ باسی ئەوە بکەم ئەو پارەیە لە چێ هیندرایە و چۆن مردرایە و لە چێ پێیاکرد مەسرور بارزانی چۆنی سپی کردەوە لە ئەمریکای خانووی باڵەخانەی پێکڕیە. زۆر قسە لەسەرەوە کرا من ناو قسانە دووبارە ناکەمەوە. دەمەوێت لە گۆشەنیگایە چکەوە ئیشارەتەکانی بڵاوکردنەوە ئەو بابەتە مانای چییە باسی ئەوە بکەم. بەر لەوەی باسی ئەوە بکەم پێم خۆش ئەوە ببیرەوە بینمەوە 3 مانگ پێش ئێستا دەستگای تەفدا پرێس لە بەرنامەیەکی تایبەت کۆمەڵک بابەتی باس کردیە، وەکو کڕێنی نەوتی ئێرانی و فرۆشتنی بە تایارەی ئەمریکی، کۆمپانیاکانی مەسرور بارزانی لە ئەمریکا، ئەو بینایە باسی ئەو بینایەش کرایە و 3 شێوازی پارەسپیکردنەوە لە ئەمریکای چۆنە لەلایەن بنەماڵی بارزانی و دەستگیرکردنی مەسرور بارزانی، دەستگیرکردن نا ڕاگررتنی مەسرور بارزانی لە فڕۆکەخانەی ئەمریکا و لە هەموو ئەوانە گرنگتر ناوی ئەم کۆمپانیایە چێکە ئیشی پارەسپیکردنەوە دەکا، هەواڵ دۆستی چییە کە بەرپرسی کۆمپانیاکەی بەرپرسی پارەسپیکردنەوە هەموو ئەوانەی تێدایە لە کۆمنتدا دایدەنێ بە هیوام دووبارە سەیری بکەنەوە. وردەکاری زۆری باستە دەکا لەناو هەموو ئەو بابەتانە. کاکزاک یەک بابەتی وەرگرتیە و بە دوواداچوونی قوڵتری لەو کردیە کە دەستخۆشی لێ دەکەم بە هیوام هەموو ئەوانی تر ئەوە کاری لەو شێوازە بکەن. ئەمە هەر تەنها نییە، داهاتوو چەند بابەتی تریش بڵاو دەکرێتەوە بە تایبەت لەسەر شێوازی سپیکردنەوەی پارە. ئەوە زۆر گرنگەوەتان لەوی شێوازی سپیکردنەوەی پارە لەلایەن بنەماڵەی بارزانی و لە ئەمریکا. تەمان هاوڕێ ئەمریکا بە تایبەت دەستگا ڕاگەیاندنەکانی و تەنانەت ڕۆژنامە نووسەکانیشی شتێکی پێ دەرێن ئەمنی قەومی. ئەمنی قەومی جگە لە پاراستنی ئەمریکا هەموو ئەوانەی کە خزمەت بە ئەمریکاش دەکەن دایان پارێزن، جا دیکتاتۆر بی دیکتاتۆر نەبی کێشە نییە لەکنەوە. گرنگەوەیە خزمەت بە ئەمنی قەومی ئەمریکا بکەن. ئەو ئەفغانستانمان دیت پاش ئەو هەموو ساڵی کە لە مەرحەلێک لە مەرحلەکان خزمەتیان بە ئەمنی قەومی ئەمریکا دەکرد، پشگیریان دەکرد، دواتر بە جیان هێشت. هۆکارەکەی چ بوو؟ هۆکارەکەی ئەو ئیشیان پێنما بوو. با کەمەک بگەڕێنەوە دواتر، یعنی لە بیرمانە کاتی خۆی ئەمریکا یارمەتی سەدامی دەدا دژی ئێران لەبەرەوەی خزمەتی بە ئەمنی قەومی ئەمریکا دەکرد. جا من لێرە دەمەوێت ئەوە بڵێم دەبی برایزل تێبگالەوەی ئێستا لەلایەن ئەمریکاوە شتێک نمایە کە پارتی و بنەماڵی بارزانی لە ناو دائیرەی ئەمنی قەومی ئەمریکا بن یان خزمەتکاری ئەمنی قەومی ئەمریکا. بۆیە ئێستا ئەم شێوازان ئەوە وەکو شێوازەی تەمهیدیە بۆ فنشکردنیە. دەبیەوان تێبگەن لەوەی تەواو هیچ ئیساویان لۆنما ڕۆژی نزیکیان لە بۆ شادانیان نزیکە، ڕۆژی نزیک دێت لە پێشە کەەوە زۆر دڵێنی خۆش کردیە. ئەم شێوازە کارکردە دەستگاکان ڕاگەیاندن ئەوەمان پێ دەڵێن کە پێشتر لەسەر هەموو دیکتاتۆرەکانیان بڵاو کردێتەوە دواتر شاپیاندای. ئەوجا دەبی بنەماڵی بارزانیش ئەوە تێبگا کە ڕۆژیان نزیکە، لە نزیکترین کات شاب دەترێن لەبەرەوەی لە دائیرەی خزمەتکاری ئەمنی قەومی ئەمریکایدا نەماوە. جا گرینگە پارتی پێش ئەوەی وەکو ئەفغانستانمان لێ بکە بەخۆی بڕوات، با هەڵەی سەدامیش دووبارە نەکاتەوە کە هەموو دنیا بە سەدامی و کاکە بڕۆ چ وڵاتەکە دەوێ بڕۆ بەس واز بینە، وازینێ ناتە عێراقی تێک پێدا. ڕێ بنەماڵی بازانش لە کۆتای هەروە دەکەن، بەڵام مەسیران وەکو سەدامی دێت لەوەی دڵنیام. با یەک نمونەی بچووکتانەوە بینمەوە لەسەر ئەوەی کە بە فعلی ئەمریکا ئیشی بە پارتینمە. ماوەک پێش ئێستا هاوڕێیان کە چەند سارۆخێک بە مەتاڕی هەولێرواندرا ئەمریکا درۆنی ئەمریکی فڕۆکەی ئەمریکی هەر خەڵکی هەولێریان بێزار کرد. هۆکارەکە چ بوو؟ هۆکارەکەەوە بوو
چەند سەربازێکی ئەمریکی لە مەتاڕی هەولێر ئێستا ئەوە لە مەغمور پێشمەرگەی بە کوش دەدەن بنەماڵەی بارزانی ئەمریکیەکانیان قسەی ناکەن زانە ئەو کارەکە چییە؟ بۆ کارەکەوێ دەزانن گەمەیە ئەوەی لەوێ دەڕوودەدا ئەوە گەمەی پارتیە دەیەوێتن بەو گەمانە دووبارە بە ئەمریکای برێ ئەگەر ئەمن نەبم تاوا داعش زندی دەبتەوە بەڵام ئەوان باشتر تێدەگەن نە قسەچیان لەسەر ئەو بابەتەی کردیە نە درۆنەچیان هەستاندێن نە تارەچیان هەستاندێن نە ئینزاریان لێدایە لە بەرەوەی لە کنیان مەوزوعنی تێدەگەن سەبەبەکە چییە بە کوردیەکەی سەردەمی خزمەتکردنی بنەماڵەی بارزانی بۆ ئەمنی قەومی ئەمریکا لە لێژیە و لێشتریش دەبیتن ئەوەی ئەمڕۆ بڵاوکراوەتەوە لە داهات و شتی زیاتریش دەکرێتن بە تایبەت مەسەلەی کۆمپانیەکان ئەم ئێستا وێنەی کۆمپانیاکەی بنەماڵەی بارزانی وێنەی بەرپرسەکەی لە تەنیشتە خۆشم دادنێم لەوەی خەڵک بزانی لە چەند ڕۆژی داهات و قسە لەسەر ئەوانەش دەکرێت و ڕۆژنامەی ئەمریکی بڵاوی کردوتەوە کە ئێستا دەستگای تەفدا پرێس خەریکە تەرجەمەی دەکات لە 1-2 ڕۆژیکە هیچ بڵاو دەکاتەوە ئەوان بە وردی باز لەسەر کۆمپانیەکانی بنەماڵی بارزانی بۆ زیاتری شتێ بگەی مەسەلەی دزیکردن و سپیکردنەوەی پارە و کۆمپانیەکانی بنەماڵی بارزانی لینکێک لە کۆمنتدانێم بە یۆن سەیری بکەن وەردەکاری زیاتر بەدەست بین من زیاتر کاتان ناگرم کاتەچی خۆش ماڵاوە